بەیانیتان باش ڕۆژێکی باش دەست پێ بکەن بینەران و بیسەرانی کوردستان 24 دەستپێکی ڕۆژەکەمان بە چەند بابەتێکی گرنگە بێت لە پرۆگرامەکەمان پرۆگرامی بەیانی 24 هەڵبەت ئێمە هەمیشە گرنگی بە ڕۆژە تایبەتەکان و ڕۆژە دیارەکان و یادەکانەکەینە ئەدەین تا ئێوەش لەگەڵمان چێژ لەو ڕۆژانە ببینن بۆیە بینەر و بیسەر بن تا کۆتای پرۆگرامەکە ئەمڕۆ سلێمانی یادی 238 ساڵی دەکاتەوە هەڵبەت ئەم شارە شاری شاران هەمیشە زیندوو بە چەندین چالاکی کۆڕ و کۆبوونەوە ئەو یادە پیرۆزە دەکاتەوە وێ لێرەوە پیرۆزبایی لە هەموو سلێمانیانەکەم یاخودەوانەی کە لەم شارە شیرینە لە دایک بوون شاری هەڵمەت و قوربانی شارێک کە هەمیشە زیندوو جگەلەوە تەوەرێکی دیکەشمانە بێت باسیواکەین کە کاتێکەتەوێت لە ژیان کەسێک بکەیتە هاوڕێی تەمەن هاوڕێ هاوکارنا هاوڕێی ژیانت بنەما کۆمەڵاتیەکان چین ئەو بنەمایانە چین کە بێت لە هاوڕێتیدا هەبێت ئەمەش تەوەرێکی گرنگە بێت جگەلەوە ئەمڕۆ ڕۆژێکی دیکەیە کە 14 تشرینی دووەم وەک ڕۆژی جیهانی نەخۆشی شەکرە دەستنیشان کراوە ئەم ڕۆژە لە جیهاندا بە چەندین شێوازی جیاجیایە دەکرێتەوە و دیاری کراوە بۆی کە پێشکەوتوترین دەرمانەکان بۆم نەخۆشیە دیاری بکرێت و پشکنین بکرێت ئەمەش ئەبێتە بابەتێکی دیکەی پرۆگرامەکەی ئەمڕۆمان. راپۆرتێکی کوردستان 24 لە تورکیا سەرجەم ڕۆژەفی ئەو وڵاتەی تەنیوە. راپۆرتەکە پەیوەستە بە چارەسەرکردنی پرسی کورد لە ژمارەیەکی زۆر لە ماڵپەڕ و سایتەکانی هەواڵ بڵاوکرایەوە. لە راپۆرتەکەدا محەممەد مەتینەر پەرلەمانتاری پێشووی ئاکپارتی و سەرۆکی دەستگای دیموکراتی و یەکێتی ڕایگەاندووە کورد پێویستی بە پرۆژەیەکی دیکەی چارەسەرکردنی پرسەکەیەتی. لە میانی بەڕێوەچوونی کۆنفرانسێک لەبارەی کورد چ دەخوازێت لە ئەنقەرەی پایتەختی تورکیا محەممەد مەتینەر پەرلەمانتاری پێشووی ئاکپارتی و سەرۆکی دەستگای دیموکراسی و یەکێتی تایبەت بە کەناڵی کوردستان 24 ڕایگەاند پێویستە پرۆژەیەکی دیکە هەبێت لەبارەی چارەسەرکردنی پرسی کورد. Yani kadim Türk-Kürt kardeşliğini yeniden diriltmeyi amaçlayan. ئامانجی کۆنفرانسەکەی ئێمە دووبارە زیندووکردنەوەی برایەتی دێرینی کورد و تورکە هەروەها ئاماجمانە بزانین لە 100 ساڵی داهاتووی تورکیادا کورد چی دەخوازێت بە تایبەتی لە دەستوری نوێدا کورد چی دەخوازێت لەسەر ئەم پرسانە ئەمڕۆ قسەمان کرد پێویستە پرسی کورد چارەسەر بکرێت و داواکاریەکانی کورد جێبەجێ بکرێن ئەمەش پێویستی بە پرۆژەیەکی دیکەیە لەبارەی چارەسەرکردنی پرسی کورد و دەستورێکی نوێ. ئەم لێدوانی مەتینەر بۆ کوردستان 24 بووە هۆی دووبارە زیندووکردنەوەی پرۆسەی چارەسەرکردنی پرسی کورد لە تورکیا کە پێشتر ئاکپارتی هەنگاوێکی لەو جۆرەی نابەڵام پرۆسەکە سەرکەوتوو نەبوو. لەلایەکی دیکەوە ماڵپەڕ و ڕۆژنامە و ژمارەیەکی زۆر دامەزراوە میدیایەکانی تورکیا هەواڵەکەی کوردستان 24یان وەکو سەرچاوە پیشاندا و بە مانشێتی محەممەد مەتینەر دەڵێت پێویستە پرۆژەیەکی دیکە هەبێت لەبارەی چارەسەرکردنی پرسی کورد بڵاو کردەوە. لە ئێستاوە بانگەشەی هەڵبژاردننی لایەنەکان لە تورکیا دەستی پێکردووە کە بڕیارە لە حوزەیرانی ساڵی داهاتوو هەڵبژاردنەکە بەڕێوە بچێت. بەپێی دەنگدانەوەی هەواڵەکە پرۆژەی چارەسەرکردنی پرسی کورد بووەتە پێویستی و ڕۆژەو لە وڵاتە. بە گوێرەی راپرسیەکانیش ئێستا دەنجی کورد ئەنجامی هەڵبژاردنەکانی ساڵی داهاتوو تورکیا یەکلایی دەکاتەوە و لە ئێستاوە لایەنەکانی دەسەڵاتدار و ئۆپۆزیسیۆنی تورکیا هەوڵی بەدەستهێنانی دەنجی کورد دەدەن. سلێمانی یادی 238 ساڵەیە کاتەوە و لە کاتی دامەزراندنیەوە هەتا ئێستاوە تا ئەمڕۆ سلێمانی ڕۆژ بە ڕۆژ پێشەکەوێت. سلێمانی کە بە پایتەختی ڕۆشنبیری ناسراوە لە بوارەکانی فلم هونەر و فیلمی سینەمایی و نوێگەری و ئەدەب و مامەڵەکردن لەگەڵ میوان هەموو ئەمانە وای کردووە کە سەرنجی ئەو کەسانە ڕابکێشێت کە دێنە ئەم شارەوە بوونەتە سنبولی ناساندنی ئەم شارە. سلێمانی لە سەدەی 21دا فراوانتر بەڕووی جیهاندا کراوەتەوە. ئەم شارە ناسراوە بە پایتەختی ڕۆشنبیری و پێشی دەڵێن شارە حیاتەکان.
ئەوەی بۆتە مۆرکی ئەم شارە میوان دۆستیەکەیەتی بەڕووی خەڵکیدا و لە ڕووی بیناسازیەوە گۆڕانکاری گەوری بەخۆیەوە بینیوە. خەڵکێکی ڕۆشنبیرە خۆ بە درۆ ناوتە سلێمانی ڕۆشنبیرە شاری ڕۆشنبیران خەڵکێکی ڕۆشنبیرە و عاقڵە بە زۆری جارێ لە بینا ساڵجا پێکەوتوت لە هەموو مبارەکانیە جارە خەون لە سلێمانیا ونەوێتی ڕە بۆ ئەردەنە ڕە بۆ ئەمریکا وانە لە ڕووی سینەما و بواری ڕەکلامیشەوە سلێمانی پێشەنگە و خاوەنی سەدان کورتە فیلم و دۆکومنتاری و فیلمی سینەماییە کە سەرجەمیان لە ئاستێکی زۆر باشی کوالەتیدان. دروستبوونی یەکەمین ڕکلامی کوردی پرۆفشناڵ لە سلێمانیەوە کاتێک دروستە بێت ئەمە وای کرد کە تیمی فیلمسازی چ لەو کەسانێک کە بە خوێندن لە ئەکادیمی خوێندەبوویان یاخود لەو کەسانێک کە ناوەکو حەز و ئارەزوو هاتبوونە ناو بوارەکەەوە یارمەتی گەشەکردنیە یارمەتی ئەوەیە تەکنیکی ئەمڕۆی جیهانی فیلمسازی بەهۆی ڕکلامەوە هاتە سلێمانیەوە و لە سلێمانیەوە هاتە ناو فیلمەوە و لە فیلمە هاتە بەرهەمهێنان و دروستبوونی فیلمە. لە پێچوانەی ساڵانی ڕابردوو گەنجانی ئەم شارە لە سۆشال میدیادا بۆ دەرکەوتن و کاری بازرگانی پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە بە جۆرێک لەگەڵ سەردەم و تەکنەلۆژیادا هاتوون. جاران ئێمە ئەمانوت ئەگەر دوکانێکمان هەبێ یەکێک گۆیا بڕاستفێتە ژوورەوە بەس ئێستا لە سایپەنجای کۆنتترۆلی ڕستەکە لای خۆتە بۆ لە بەروی لە ڕێگەی سۆشیال میدیا و لە ڕێگەی پیج و ئەوانەوە ئەتوانی وەکولانی بزنس ئیسفادەی لێ بکەی وەکولانی ڕێکلامکردن یعنی ئێستا جاران بەو شێوازە نەبوو بەڵام ئێستا بەدەست خۆتە کە چەندێک ئیسفادە بکەیت. ڕێژەی سەوزایی لەم شارە لە سەروی ستانداردی جیهانیەوەیە کە لە سەدا 16 تێپەڕاندووە. سلێمانی لە بواری پزیشکی و هونەر و خوێندن و نووسینەوەدا پێشکەوتنێکی گەورەی بەخۆیەوە بینیوە. مێژووی ئەم شارە شاری سلێمانی پڕەتی لە ناو لە نازناو بەهۆی ئەو دەستکەوتانەی شارەکە کە لە مێژووی خۆیدا تۆماری کردووە. شاری هەڵمەت و قوربانی، شاری لانکەی ژیانی ئازا و بوێر، شاری هونەر و ئەدەب، پایتەختی ڕۆشنبیری. ئەمە بەشێکە لەو ناوانەی کە شاری سلێمانی پێی بەخشراوە. کۆمەڵە ناوی دیکەشی هەیە. لە ساڵیادی دامەزراندنی شاری سلێمانی بەشێک لە هونەرمەندان و سینەماکاران باسی گرنگی شاری سلێمانیەکەن لە ڕوانگەی کولتور و ئەدەبەوە. تا دوێنێ بە شاری هەڵمەت و قوربانی ئەمڕۆ بە پایتەختی ڕۆشنبیری خۆی ناوزەت دەکات. شارێک هەر سوچۆ کۆڵانێکی بە کتێبخانە و ناوەندێکی هونەری کۆتایی دێت. زۆرێک لە هونەرمەندانی ژیانیان بەو ڕێگایە بەخشی کە بتوانن سلێمانی بکەنە ئەم سلەیمانیی ئێستا و بیکەنە پایتەختی ڕۆشنبیری. شاری سلێمانی شارێکی ئاسایی نییە لە هیچ ڕوویەکەوە. شارێکە تایبەتمەندێتی خۆی هەیە بە تایبەتی لە بواری ژیان و گوزەرانی شار جگە لە ڕووی ڕۆشنبیری و هونەری و ئەو لایەنانەوە. یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکانی شاری سلێمانی خولیا و ئارەزووی زۆری دانیشتوانی شارەکەیە بۆ هونەر و کاری هونەری. هەر ئەمەش وای کردووە چەندین ناوەند و گەلەری هونەری هەبێت کە بەردەوام نمایشی هونەرمەندان تێیدا ئەنجام بدرێت. ئەوەی ئەگوزارێ زیاتر پەیوەندی بە ئیشقێکەوە کە نازانم بە چ هۆش هارێش شتێکی جینەتیە چی گەنجانی سلێمانی یاخود هاوڵاتیانی شاری سلێمانی بە شێوەیەک لە شێوەکان توێژێکیان ئیشقێکی سەیریان بۆ هونەر و ئەدەب و هەموو سێکتەرەکانی ڤیژوەڵ هەیە بەڕاستێکی. فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی سلێمانی یەکێکی دیکەیە لەو بەرهەم و چالاکیانەی توانی ڕوتی هونەری شارەکە بباتە قۆناغێکی دیکەی پرشنگدار لە بواری سینەما و هونەردا. وەکو دەستگای فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی سلێمانی هاتین مەسەلەی فستیڤاڵێکی سینەمامان دروست کرا بەتەنیا بۆ سینەمان بوو کۆمەڵێشتی تەوعیەشی تیا بوو و لەم دوایانە لە دوای ساڵی 2016
ئەتوانم بڵێم گەورەترین چالاکی و نەری بوو نەک لە سلێمانی لە هەرێمی کورد لە هەموو عێراقیشا بوو کە میواندارێکی زۆری خەڵکمانەکە بۆی ئێستش بەردەوامین لەسەر وەک ئەرکی ڕۆشنبیر وەک سینەماکار ئێمەوەکەوە بەردەوامین لەسەرەوەی کە چەند خزمەت بەم تایتڵاکە. شاری سێکوچکەی بابان نالی سالم کوردی بە دامەزراندن و دروستبوونی بووە شوێن و پێگەی دروستبوونی چەندین شاعیر و بیرمەند و نووسەر و ڕۆشنبیر کە بە قەڵەم و هزریان توانیویانە ڕۆڵیان لە بەخشینی نازناوی پایتەختی ڕۆشنبیری لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە شاری سلێمانی هەبێت. بەردەوامی و ئیدامەدانی چالاکیە کولتوریەکان لە دۆخە دژوار و سەختەکاندا وای کرد سلێمانی بەردەوام وەک سمبۆلی هونەری خۆی نمایش بکات. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. زۆر بابەتی دیکە هەیە لە سلێمانی کە گرنگی پێدەدرێت یاخود بڵین لەو شارە و لە شارەکانی دیکەش بە هەمان شێوە ڕەوتێکی تایبەتی هەبووە لە هەرێمی کوردستان. جا ئەوەی جوانە هەرێمی کوردستان هەر شارێکی بگری بە بابەتێک یاخود نازناوێکی هەیە سمبولێکی هەیە پێ ناسرێتەوە لە هەمووشیانە بە تەواو کراوی ئافرەت ڕۆڵێکی زۆر گرنگی هەبووە. جا لە هەر بوارێکی یابێت لە هەر سەردەمی و مێژوویەکی دابوو بێت ئەمە ئافرەتی لێبەبەری نەبووە. ئێستا باسیێواکەین لە سنووری ڕاپەڕین ئەو ئافرەتانی کە تووشی دووچاری مەترسی و هەڕەشە لێکردنە بنەوە پەنا بۆ یاسابن لەو ئاستە ڕۆشنبیریان بەهۆی نەبوونی هەرچەنە نەبوونی شوێنێک بۆ پەنادان و داڵدەدانیان تا دۆسیەکانیان یەکلایەکرێتەوە لەگەڵ تۆمەتباران لە بەشی گرتن و گواستنەوەی ڕاپەڕیندا ئەنرێن ئەم ئافرەتانە. پۆلیسی ڕاپەڕین ئەڵێت ئافرەت هەبووە هەڕەشەی لێکراوە بەڵام بەهۆی تێکەڵکردنی لەگەڵ تۆمەتبارکی تر و کاتێک هاتۆتە جەرەوە دۆسێکی تووشی یعنی دۆسێکی تریشی بۆ دروست بووە ماوای کردووە کە چۆنڵی قەزێکی گەورەتر بێ بۆ چارەسەری و کێشەیە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ماڵێک بۆ داڵدەدانی ئافرەتانی هەڕەشە لێکراو لە سنووری ڕاپەڕی ناکاتەوە. نەبوونی پەناگەیەک یان ماڵێک بۆ لە خۆگرتنی ئەو ئافرەتانەی دووچاری توند و تیژی خێزانی دەبنەوە و هەڕەشە لەسەر ژیانیان هەیە لە سنووری ڕاپەڕین وای کردووە و ئافرەتانە بە ناچاری لە بەشی گرتن و گواستنەوەی ڕاپەڕین دابدرێن تا ماوەی لێکۆڵینەوەکانیان تەواو دەبێت. بەڕێبەری پۆلیسی بەرەنگاربوونەوەی توند و تیژی خێزانی لە ڕاپەڕین دەڵێت کارێکی یاسایی و باش نییە. ئافرەتێک هەڕەشەی لێکرا و مافی پێشێل کرا و مەترسی لەسەر ژیانی هەیە لەگەڵ کۆمەڵێک ئافرەتی تر تێکەڵ بکرێ و دابدرێ کە بە مادەی جۆراوجۆر تۆمەتبارن و دەستگیر کراون. تاکو ئێستاش ئەو ئافرەتانەی کە هیچ شوێنێکی مانەوەیان نییە بە بڕیاری بەڕێزدا دۆر ئیداع دەکرێت ئێمە دایان دەنێن یان بنکانی پۆلیسیش هەمان بووە بنکانی پۆلیسیش دایان دەنێن لە بەشی پۆلیسی گرتن و گواستنەوەی ڕاپەڕین کە مەشکارێکە گونجاو نییە ینی قانونی نییە بیزەبەت لەبەرەوەی کە تێکەڵ دەکرێت لەگەڵ زۆر کەیسی تر بە تایبەت کەیسمان هەبووە تۆمەتبار بوو بۆ کوشتن و بە خیانەتی زەوجی و بەدزی شوێنێکی وامان نییە بۆیە لەگەڵ ئەوان تێکەڵ دەکرێت ئەمەش کاریگەری خراپی لەسەر ئەم کەیسە بەزی دەڵێ. بەهۆی نەبوونی ماڵێک یان لانەیەک بۆ هێشتنەوەی ئافرەتانی هەڕەشە لێکرا و لە سنووری ڕاپەڕین تا ئێستاش ئەو ئافرەتانە لە بەشی گرتن و گواستنەوەی ڕانیەدا دەدرێن تا لێکۆڵینەوەکانیان تەواو دەبێت. ئەمەوای کردو هەندێک جار ئەو ئافرەتانە کاتێک دەچنەوە ماڵ دەبینن کەیسی دیکەشیان بۆ دروست بە بەهۆی تێکەڵبوونیان بە کەسانێکی دیکە کە تۆمەتبارن بە تۆمەتی جۆراوجۆر. بەڕێبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی ڕاپەڕین دەستی کردووە بە ئامادەکاری تا ماڵێک بۆ لە خۆگرتنی ئافرەتانی هەڕەشە لێکراو بکەنەوە و بۆ ئەوەش ڕەزامەندی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیان بۆ دامەزراندنی کارمەندی پێویست وەرگرتووە. بەو جۆرە ئافرەتانی هەڕەشە لێکراو لە بری بەشی گرتن و گواستنەوە لەو شوێنە دەهێڵبێنەوە. بە مانجی لەگەڵ ئەنجومەنی وەزیران بڕیاردرا کە شێڵتەرێکی 72 ساعتی بکرێتەوە موقەتە وەکو سلێمانی و شوێنەکانی کەنێ بڵێ سابت بێ هەر کەیسێک بێتە ئێرە ماوەی 72 ساعت لێرا بێ
لە ڕێی لیژنەی مختصەوە ئەو کەسانەمە دەکەس تاعینەکەین بۆ شێڵتەرە لە ڕێ ئەم دەکەسەوە تا بتوانن لە ماوەی 72 ساعت تا کێشەکەی بۆ حەلکەن ئەگەر حەل نەبوو ڕەوانی سلێمانیە کرێت. بەراورد بە پارساڵ ئامارەکانی توندوتیژی بەرامبەر ئافرەتان لە سنووری ڕاپەڕین زیادی کردووە. ئەو شێوازی توندوتیژی کە ڕوبەڕووی ئافرەتان دەبێتەوە جیاوازن. توندوتیژی خێزانی یەکێکە لەوانە. ئارەسەمی کوردستان 24 ڕانیا. هەندێک بابەت هەن کە ئێمە چەند جارێک لە پرۆگرامەکە بە ئەنگڵی جیاواز باسیەکەین. چونکە ڕۆژانە پەیوەندی هەیە بە ژیانی کۆمەڵایەتیمان، پەیوەندی هەیە بەو ژیانەی کە هەر لە بەیانەوە تا ئێوارە کارەکەین، بەڵام تۆ لەگەڵ هەندێک کەسایی ئام کەسانە هاوکارتن یان هاوڕێن کێنەوەی کە هاوڕێتن، چونکە ئێستا ئەوەندە ژیان قورس و ئالۆز بووە کە ئێمە زۆر جار پێڕاناگەین بە کەسە نزیکەکانمان، لەوانەیە کەسێک ببێتە هاوڕێ، ببێتە کەس، ببێتە خوشک، ببێتە برابۆت. ئەمە لەم سەردەمە ماوە هاوڕێی ڕاستەقینە کێیە؟ چەند کەسن کە بە هاوڕێی تۆ بن؟ هەمومانە لەگەڵ بەڕێز ڕێبین کاکەمەن تۆژەری کۆمەڵایەتی و مامۆسای زانکۆ باس دەکەم کە لێرە میوانی پرۆگرامەکەمە. مامۆستا بەخێر هاتی، بانێکی باش. باشتر بێ ئازیز، سپاس. زۆر سپاس. پێش هەموو شتێک پێم بڵێ هاوڕێ کێیە؟ بەڵێ بەر هەموو شتێک هاوڕێ دۆخێکی سایکۆلۆژی داری کۆمەڵاتی واتە کاتێک تۆ هاوڕێ دەگری لە گۆشەنیگای دەروونزانیەوە لەگەڵ دەرونی خۆت دەیگونجێنی، دوات لەگەڵ پرەنسیپە کۆمەڵاتەکانی خۆت هەڵدەبژێری. واتە هاوڕێ وەکو چۆن درا و دوو ڕووی هەیە، ناتوانێت دەرونی نەبێت، ناتوانێت کۆمەڵاتیش نەبێت، چونکە پێویستە بە ژیاننامەی خۆتەوە، چونکە هاوڕەکانمانە و کەسانن کە گوێمان لێ دەگرن. ڕاستە. باشە، هاوڕێکانمانە و کەسانن کە گوێمان لێگرن. هەر کەسێک گوێی لێگرتی نەتوانین پێی بڵین هاوڕێ یاخود هاوکارە. بەڵێ بەرەوەی کە بچینە تەوەڕە سەرێکەکانی هاوڕەتی من هەندێک وتە لەسەر هاوڕێ ئامادە کردووە، حەزەکەم لێمە ئاماژە بڵ ئەگە هاوڕەتی قەلەمبوونت کرد ناتوانین لەگە هەڵاو بفڕیت، چونکە جیاوازیە کەسەکان دەبێ هەڵبژێریت، ئەوەی لەگەڵ کەساتی تۆ، لەگەڵ تایبەتمەندی تۆ، لەگەڵ پێوەرە کۆمەڵاتەکان، لەگەڵ خێزان و ژینگەی تۆدا دەگونجێت. هاوڕە ڕاستەقینە هاوڕێیە بێ بەڵگە بڕوامان پێ دەکا، بێ هۆکار خۆشمان دەوێت. لەسەری هەموو ئەمانەشەوە متمانەیەکی ئێزگار بێسەیە لە نێواناندا. کاتێک ڕۆژانە لێک تۆڕە دەبن بۆ شەوەکەی، بۆ بانەکەی تووشی دەبیرچوونەوە دەبن، واتە خاڵە لاوازەکان لەبیر دەکەن. ئەمە سیفەتی هاوڕێی باشە. هاوڕێی بۆ وەفا وەک گوڵ فرۆش وایە کە لێشی نەکری بۆنی هەردێت. هاوڕێی ڕاستەقینە و کەسەیە کە لە تاریکە جێت ناهڵێت، بەڵکو دەبێتە ڕووناکی بۆت. ئەگەر ڕۆژێک هاوڕەکە دڵتەنجی کردی سەدان ڕۆژ دڵخۆشت دەکات. هاوڕێی بۆ وەفا ئاڵتوونی بەختە، لە بێکەسیدا ئەو هەموو کەستە. کەسێک بۆ هاوڕەتی هەڵبژێرە کە دڵی گەورە بێت، بۆ ئەوەی بۆ جێگا بوونەوە پێویست بەخۆ بچووکردنەوە نەکات. هاوڕێتی شاکارێکی جوانە، کەس ناتوانێت بچێتە ناوی تاوەکو شەهادەی وەفاداری نەبێت. ئەمە ئەو وتارن کە من هەڵم جارە بۆ بەرنامە ئێوە دەستخۆش مامۆستاگیان سپاس. هەڵبەت هەمویان جوانن، دروستن، بەڵام ئێستا ئەوەندەی ئێمە ئەیبینین ئەو لەوانەیە زۆرێک لە بینەران و بیسەرانیش بڵێن جا ئەو هاوڕێیە ماوە، جا ئەو کەسە ماوە کە هاوڕێت بێ. هەڵبەت هەر کەسێک بۆ خۆی ئەزانێت کێ لە ژیانیا هاوڕێیەتی، ئەو وتانە تا چەند لەسەر ئەو کاریگەریە بێت. بۆچی ئەو یاخ بڵین ئەو بێمتمانەیە دروست بووە لە ئێستا؟ ئێمە دەبێت ڕاستی جیاوازیەکی واتە بەراوردکاریەک بکەینەوە هاوڕێی لە سەردەمی پێشوو لەگەڵ ئێستادا، لە سەردەمی مۆدێرنیتە، لە سەردەمی شەپۆلەکانی جیهانگیریدا. هاوڕێی لە ڕابردوودا ئەگە بگەڕە بۆ چەند ساڵێک بەر لە ئێستا واتە 20 ساڵی ساڵە پێشتا پەیوەندی کۆمەڵاتەکان بەهێز بوون. هاوڕێتی ڕاستەقینە بوو، هاوڕێتی ئاڵتوونی بوو، بەڵام بەهۆی شەپۆلەکانی جیهانگیری، بەهۆی هاتنە ئاراوەی کۆمەڵێک مۆدێرنیتە و گۆڕانکاری لەسەر سایکۆلۆژیای تاک و خێزان و کۆمەڵگەی کوردی، ئەم جۆرە هاوڕێتی گۆڕا بۆ هاوڕێتی بەرژەوەندی خوازی ئەوەی کە ئەرستۆ باسی دەکات. باشە مامۆستا، بەهای هاوڕێتی چییە؟ بەهای هاوڕێتی کاتێک کە تۆ نەخۆشی کۆمەڵە خزم سەردانت دەکات، بە هەمویان بە هاتنی هەمویان دڵخۆشی، بەڵام کاتێک کە هاوڕێیەکی ڕاستەقینە سەردان دەکات
لە هەمان زیاتر بۆ دڵخۆشی بۆ چوە گرێکوێری ڕازەکانی خۆ لای ئەو هاوڕێت باس کردووە هاوڕێ ئەو کەسەیە هاوڕێ ڕاستەقینە هاوڕێ ئاڵتونی کە تۆ متمانەت پێێتی و لەسەری هەموو ئەوانەداتناوە کە خۆش دەبن واتە کاتێک کە تۆ هاوڕێکی ڕاستەقینەت هەیە هاوڕێکی ئاڵتونیت هەیە دەباتە دۆخێکی تایبەتەوە کاتە دەیبینی شاگەشکە دەبێت کاتێک هەواڵەکەت پێ دەوێت زوو پێ بگەینی و ئەوش بە هەمان شێو کاتێک هەواڵێکی پێ دەوێت تۆی بگەینی واتە لەسەر بنەمای بەرژەوەندی نیە بەڵکو لەسەر بنەمای ڕۆحیە واتە بۆ تۆ دەبێت تەوەرێکی گرنگ لە ژیانتدا ڕازەکانی خۆتی لا دەدیکەنی ئەوش بە هەمان شێوە پەیوەندیەکی دوولارە دەبێت لە ڕووی دەرونی لە ڕووی کۆمەڵاتی لە ڕووی ئاینی لە ڕووی ئابووی لە ڕووی سیاسی چونکە زۆر جار ئێمە بیرێک ئەم هاوڕێیە بیڕای سیاسیان جیاوازە بیڕای ئاینات جیاوازە و ڕەنگە لە تۆشیان جیاواز بێت و ڕەنگە پەروەردەی خێزانەکانشیان جیاواز بێت لە هەمان کاتدا هاوڕێ ڕاستەقینە هیچ سنوورێک نازانین هیچ شتێک ناخوێنێتەوە لە جیاوازێنێتەوە نە ئاین نە ڕەگەز نە سیاسی هیچ لەو پێرەوە باشە مام ساڕێبین ئێمە توانین تا ڕادێک هاوڕێی خۆمان دەستنیشانکەین وەکو تۆوتت پێویستە هاوشانی خۆت بێت پێویستە هاوڕا و بیر و بۆچوونەکانتان تا ڕادێک نزیک بێ لە یەکە و لە یەکتر تێبگەن بەڵام ئەی بۆ منداڵەکان بۆ گەنجەکان ئەوان چی بکەن چۆن بتوانن هەرچەندە لەوانەیە ئەو تەمەنە هاوڕێتیان درێژخایان نەبێت بەڵام بۆ کاتێکی دیاریکرااو بێ بۆ قۆناغەکان هاوپۆلەکانیان بێ بەڵام چۆن پێویستە کاکە هاوڕێکانیان هەڵبژێرن خۆی مناڵان زوو دەکەنەژێ کاریگەری هاوڕێگرتن واتە هوەری هاوڕێگرتنیان خێرایە کارلێکیان خێرایە بۆ کاتێک کە تۆ میوانەکە دێ دوو مناڵ لەگەڵدا مناڵەکەی تۆ ئەو مناڵی پێشتر نبینیوە دوای کە ڕۆژن باشیان چەند کاژمەیە سەر ڕۆژ دەڵ ئەمە هاوڕێمان کاتە هاوڕێی خۆی پێوەرەکانی هاوڕەتی ناناسێ منداڵ لە حابەیەکی پێ بێ قسەیەکی خۆشی بێکە باسی گەمێشی بکە دەستە ناو ناخێەوە دیکاتە هاوڕێی خۆی هەرزەکاران کاتێک هاوڕە دەگرن ئەوان دیش بە هەمان شێوەی مناڵ بەڵام تۆزێک بە کوالیتی بەرزتر هاوڕە دەگرن واتە عاتیفیترن زوو دەستە ناو ژینگەی هاوڕەتیەوە بەڵام کەسی پێگەشت و کاتێک هاوڕە دەگرێت سەر جیاوازی کەساتیە واتە ئەم کەساتە چ لەگەڵ ناخی تۆ دەگونجێ وچە لەگەڵ پێوەرەکانی تۆ دەگونجێ وچە لەگەڵ بەرژەوەندەکانی تۆ دەگونجێ و چۆن توانی هاوکاری بێ و چۆن هاوکارت بێ و چۆن بەرژەوەندەکان تێکەڵ یەکتر دەکەن و چۆن کولتوری خۆت ئەگەر جیاواز لە کولتوری ئەو چۆن پێکدادانی کولتوری دەنێوان خۆت ئەو دروست دەکەی یان چۆن لەوێ خێزانێکی خۆت دەیگونجێنی چۆن بانگشتی ماڵەوە دەکەی چۆن میوانداری دەکەی یان توریستە بە هەمان شوێستە ماڵی ئەو یان چۆن پێکەوت دەرت دەستشوێنی باشە هەموو ئەمانە ڕوایە مام ساڕێبین زۆر جار کەسێک بەو نزیکیە زۆرەی کەیەت سەردانتەکە لەگەڵ یا تێکەڵەبی خێزانیە نەتوانی دەرگای بۆ واڵا بکەی بەڵام دواتر ئەم کەسە وەکو ئەوە نابێت ئایا ینی بۆچی ئێستا ئەمە زۆر باوە لە ناو کۆمەڵگەدا بۆچی ئەم جۆرە کەسانە بەو شێوەیەن کاتێک تۆ ئەتەوێ دەرگای بۆ واڵا بکەی وەکو هاوڕەیەکی دڵسۆز لەگەڵ یابی بەڵام دوای ماوەیەک ئەو کەسایەتیە گۆڕێت ئایا خەتاکە لە ئێمەیە لە ئەوە هاوڕێ لە سەردەمی ئێسراوەی کە ئەڕستۆ لە قەدیم و باسی کە دەگە بیچوێنین بە ئێستا هەمووی هاوڕەتی بەرژەوەندی خوازیە و من توان موشەیەکی تر بڵێم سەبارەت بە هاوڕەتی چۆن دەڵێن میوان و ماسی دوای 3 ڕۆژ بۆن دەکەن کە 3 ڕۆژ میوانەکەتە بوو لەگەڵ 3 ڕۆژ ماسی مایەوە هەردووشیان بۆن دەکەن واتە چێژیان نامێنێت واتە لێیان بێزار دەبی دەکرێت بە ئێستا هاوڕێ لەسەر بنەمای بەرژەوەندی زیاتر لەسەر بنەمای ڕۆحی کاتێک هاوڕێ لەسەر بنەمای بەرژەوەندی بوو پێم وایە نەک دوای 3 ڕۆژ دوای 3 کاتژمێر بۆن دەکات باشە بۆ ئەوە ماوەکەی کورتیانی تۆ هاوڕێگەگە پێی بوترێ هاوڕێ تەنها ئەو ماوەکەمە لەگەڵ تا بمێنێتەوە ماوەکەمە ئەو پەیوەندیە دروست بێت من پێم هەر هاوڕێک لە نوێی ڕێگا جێهێشتی هاوڕێی بەرژەوەندی خوازیە واتە لە سەرەتا و بنیادی هاوڕێتەوە دروست نەبووە واتە هاوڕێی ڕاستەقینە نەبووە بۆیە زۆر دەبینی کە هاوڕەکانمان لەگەڵمان پیاسە دەکەن لەگەڵمان گفتوگۆ دەکەن لەگەڵمان دەچینە شوێنێکی خۆش بۆ چۆشبەرگرتن ناخواردنێک ئەگەر بێت و بەرژەوەندی لەگەڵ تۆی نەبێت لەگەڵ تۆ نایە بۆ شوێنانە ڕەنگە خۆی پێرە تۆ گەورەتر بێت یاخود خۆی پێرە تۆ بچووکتر بێت یاخود کاتێک بەرژەوەندەکەی تاو بەرژەوەندەکەی کۆتایی پێات پێشگوێت دەخوات زەمت دەکات باس دەکات بۆی ئەم جۆرە کەسانە هاوڕێین ئەوانە تەنها خۆیان بە هاوڕەتی هەڵواسی و دانێ بۆی هاوڕەتی تۆ نزیک بێتەوە بۆ منە زۆر لە ناوەندەکانی کاریبەتابەتی زانکۆ دەبین 4 ساڵی خوێندنی زانکۆ یاخود 2 ساڵی پەیمانگا باشەوانە پێیانەوترێ هاوپۆل هاوکاریان هاوڕێ ئەکرێت ئێمە ینی مامەڵەکەمان زیاتر ڕێڕەوێکی بۆ دیاریکەین بڵێن ئەمە هاوپۆلمە بۆی ئیتر تووشی ئەو سەر ئێشێژ نەبینیان تووشی ئەو خەمۆکیە نەبین دواتر بەجێ هێشتین یاخود ئەم هاوڕێ دڵسۆزم نەبوو بە وەفا نەبوو بەڵام ئێمە زۆر جار تێکەڵمان نەکردووە هاوکار لەگەڵ هاوپۆل هەمومان تێکەڵ نەکردووە بە هەموو ێڵین هاوڕێ من هەموو جارە هەموو ساڵەکە خۆناغ یەکی قوتابەکانی زانکۆ دێن ئەوەی کە من دەرسان پێ بڵم
باسن لە هوەری هاوڕێگرتن بۆ دەکەم چۆن باسی ئەو دەکەم هەریکان لەناو چیەکەواتون هەریکان کللتورێکی جیاوازیە سەرەتا هاوپۆلن ڕاستە هاوڕێنین دوای لەو تۆڕە ئاڵۆزەی هاوڕێتی و کارلێکە نوێی کە ئاڵە گۆڕ دەکەن لە نێوان خوان و هۆبەکانی تر و بەشەکانی تر و داخلی ئەوانەدا شتێتە ئاراوە بتوانانی هاوڕێکی ڕاستەقینە بۆ خۆتە بژێری کاتێک کە قوتابی لە زانکۆ لە قۆناغی یەکەمدا تەمەنی هەژدەی تێپەڕاندووە کە ساتێکی کامەڵە واتە زانکۆش واتە کە ساعتی نوێ کە ساعتی واتە شتی نوێ دەبێت تۆ بتوانانی هاوڕێتی ڕاستەقینە هەبژێ هاوڕێتی ئاڵتونی هەبژێری بۆیە ئەمانە سەرەتا هاوپۆلن دوای لەگەڵ ئەو تۆڕە جاڵداڵوکی کە ئاماژەم پێکرد دێنە دۆخێک کەوتوان ببنە هاوڕێ یەکتر هاوڕێ ڕاستەقینە بتوان هەژانی هاوسەری پێ بن بتوان دوو هاوکاری یەکتر بن واتە دوو هاوڕێ ڕاستەقینەی ئاڵتونی بن لە کۆتایی ساڵدا باشە باسی وت کرد ژیانی هاوسەری پێک بێنن ئەکرێت هاوڕێتی ببێت بە خۆشەویستی دواتر ببێ بە هاوسەری بەڵام پێچوانەکەشی هەیە هەبووە دوو کەس خۆشەویست بن دوایی بەڵێ با ببین بە هاوڕێ هەردوو دۆخەکەی ئاساییە کە هەنێ بەڵام بەردام ئەو دوو کەسێک کە هاوڕێ یەکتن هاو ڕاستەقینن بەردام هاوسەرگی دەکەن بەردامی سەرکەوتی دەبن زۆزە دوو کەس هاوڕێن خۆشەویستن دواتر دەبنەوە هاوڕێ ئەو دوو هاوڕێ ئەو هاوڕانن کە ئەڤینیان خۆش دەوێت بەڵام ڕقیان لە خۆشەویستیە ئێ باشە تۆ ئەڤین خۆش دەوێت بەڵام ڕقت لە خۆشەویستیە کەواتە شتێکی پێچەوانەیە لە کۆتاکەدا دەبنەوە هاوڕێ ڕاستەقینە ڕەنگە دام بە هەڵەکانی خواندا بنێن و بتوان هاوکاری یەکتر بن هاوڕێتیەکان باشترە هاوڕێکە ئەوان دەڵێن ئێمە هاوڕێین بینە خۆشەویست بینەوە هاوڕێ و دەڵێن ئەڤینمان خۆش دەوێت بەڵام ڕقمان لە خۆشەویستیە واتە سەرەتا بە هاوڕێتیاتون دوای بوونە خۆشەویستی یەکتر دوای بوونە تۆ هاوڕێ بوازان لە خۆشەویستەکەنە وڵا ئەڤینمان خۆش دەوێت بەس ڕقمان لە خۆشەویستیە هەرتوشێک واتە هەیە تۆ ڕقت لە ئەڤین بێت چۆن خۆشەویستیت خۆش دەوێت یان چۆن خۆشەویستیت خۆش بێ ڕقت لە ئەڤینە باشە مام ساڕێبین ئێستا دیاردەیەکی تری باو هەیە ئەم سەردەمەویژەوەیە کە ژیانمان تێکەڵ بووە بە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە سوشال میدیا هاوڕێیەکی بێشومارمان لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە هاوڕێی نزیکن کە لەوانەیە لە ڕێگەی کۆمنتێکەوە لە ڕێگەی نامەیەکەوە زۆر دڵسۆزانە زۆر هاوڕێیانە بێت لەگەڵت بەڵام لە ژیانی واقعدا ئەو کەسە لەوانەیە هەر سەلامی شت لێ نەکا ئەگەر بتبینێ ئەو کەسە بە هیچ شێوەیە حەزی بە خۆشی تۆ نەبێت چاوی بە هیچ سەرکەوتنێکی تۆ هەڵنێت ئەمە چی پێوترێ بەوە شەوترێ هاوڕێ یاخود ئەمانەت چ جۆرە مجاملەیە کە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە گوزەرێت تۆڕە کۆمەڵاتەکان بە هەزاران هاوڕێ دەناسێنێ بەڵام بۆ هاوڕێتی ناتسازێنێ ناتگونجێنێ ناتوانێت بێتە هاوڕێکی ڕاستەقینە ڕاستە ڕەنگە لە تۆڕی کۆمەڵاتەکاندا کەسێک هاوڕێت بێ سازا بە لەگەڵ گونجاو بە لەگەڵ بەڵام توێژینەوەکان دەریان خستووە لە سەد هاوڕێ چواردەیان دەتوانانی پەیوەندیان پێ بکەین لەو چواردەیە دەتوانین لەگەڵ دویان ببیتە هاوڕێ ڕاستەقینە کەواتە دەری خست و توێژینەوەکان دەناخستووە هاوڕێتی تۆڕە کۆمەڵاتەکان پەیوەندیەکی لاوازە تۆڕێکی ئاڵۆزی جاڵتاڵۆکەیت بۆ دروستەکە تەنها کاتت بە فیرۆدا باشە لەو سەردەمەیە من لەوەدا ئاماژە بۆ دەکەم هاوڕێتی لە تۆڕی کۆمەڵاتەکاندا دەباتە چوار گۆشەیەکی ونبووی کات واتە تەنها کاتت لێ بە فێڕدا لەنا ئەو چوار گۆشە کاتدا بزرت دەکەم باشە مامۆستا لەم سەردەمەیە بگرێ بۆ هەموو سەردەمەکەش بۆ هەموو کەسێک مرۆڤ پێویستە یاخود چەند هاوڕێی هەبێت باشە بەپی جیازە کەسیەکان بەپی کەساتەکانی مرۆڤ دەگۆڕە بۆ من مەزە کەساتێکی ئاڵۆزم کەساتێکم پەیوەندی کۆمەڵاتەکانم زۆر فراوانە من ئێستا بۆ من ئەمڕۆ 184 فرێند کەس داوای فرەندی لە من کردواتە ئەدی بۆ نردوون ژمارەشم 4999 ناتوانم هیچ چاوەرگرم کەواتە ئەگەر بین شیکردنەوەی بۆ فەیسبوک واڵەکەی خۆ بکەم دیارم کەسێکی ئاڵۆزم واتە هەموو جۆرە هاوڕێکمێ بەڵام لە هەمان کاتدا پێویستە کەمترین هاوڕێتە بێت چونکە هاوڕەکان تەنها کاتت بە فیرۆدەن ئەگەر هاوڕێ ڕاستەقینە نەبن باشە هاوڕێ ڕاستەقینەش بێ ئەو پەڕی ئیش بادە هاوڕێ ڕاستەقینە بێ با 20 بێ با 50 بێ 5000 هاوڕێت بۆ چێتەوە واتە پێویستە تۆ لە سەب نەمای کاتی خۆت لێهاتووی خۆت بەرژەوەندەکانی خۆت هاوڕێ بگری ڕاستە دەچێت ناو چوارچێ و بازنەیەکی کۆمەڵاتی کە تۆی کۆمەڵاتی بۆ نەفەیزی بەرمەوەگرین پێویستە هاوڕێ زۆرت بێت جیاوازی زۆرت بێت لە لاوچەکان لە شوێنەکان لە پارتەسەکان هاوڕێی ئاینی هاوڕێی ڕۆشنبیری هاوڕێی ئاو هەموو هەم ئاتەبێت بەم هەمان کاتدا ئەگەر بی هەر هەموو ئەمانی دەوە ناگاتە 500 هاوڕێش ڕاستە
مامسا ڕێبین کاکەمەم سپاس کەم بەیانێ لەگەڵمان بووی سپاس بۆ وتە بە نرخەکانت بەرنامەکە دەوڵەمەند کردین دەستان خۆش بێت. سپاس بۆ سپاس دەستان خۆش بێت. چواردەی تشرینی دووەم وەک ڕۆژی گیانی نەخۆشی شەکرە دەستنیشان کراوە کە ڕێکخراوی تەندروستی گیانی چەند ئامارێکی بڵاو کردوتەوە ئەڵێ ساڵانە 1,500,000 کەس ڕاستەوخۆ بەهۆی نەخۆشی شەکرەوە گیان لەدەستدەن کە نزیکەی نیوەی ڕێژەی مردوانیش بەهۆی نەخۆشی شەکرە خواردتەمەن 70 ساڵن. هەروەها لە نەخۆشیەکانی دیکەش هۆکارێکی ناڕاستەوخۆ یاخود چەند نەخۆشیێکی دیکە هەیە کە بێتە هۆکاری ناڕاستەوخۆی گیان لەدەستدان. شەکرە نەخۆشیەکی درێژخایەنە کاتێک دروست دەبێت کە ڕێژەی شەکر لە خوێندا لە کۆنتڕۆل دەردەچێت بە تێپەڕبوونی کات زیان بە دڵ خوێنبەرەکان چاو و کۆئەندامی دەمار و هەروەها گورچیلەکان دەگەیەنێت. نەخۆشی شەکرە سێ جۆری هەیە. جۆری یەکەم و دووەم هەروەها شەکرە لە کاتی دووگیان بوون. جۆری یەکەم لە کاتی کەمی یان نەبوونی بەرهەمهێنانی ئەنسۆلین لە مرۆڤدا دروست دەبێت. بە نزیکەی 5 تا 100دا توشبوانی شەکرە جۆری یەکەمن. نیشانەکانی بریتین لامیسکردنی بەردەوام، تینوێتی، برسێتی بەردەوام، دابەزینی کێش و لاوازبوونی توانای بینین. تا ئێستا فاکتەرەکانی ڕێگریکردن لەو نەخۆشیە نەزانراون. جۆری دووەم کە لە ١٩٠ ڕێژەی توشبووان پێکدێنێت ئەو کاتەی توشبووەکە بە باشی ناتوانێت ئەنسۆلین بەکاربهێنێت بۆ ئەوەی ئاستی شەکر لە خوێن کۆنتڕۆل بکات. هۆکاری سەرەکیشی بۆ زۆری کێشی لەش و کەمی چالاکی فیزیکی دەگەڕێنرێتەوە. نیشانەکانی توشبوون بە جۆری دووەم هاوشێوەی جۆری یەکەمن بەڵام دوای ماوەیەکی زۆر و بە کەمی نیشانەکانی دەردەکەون. زۆرینەی توشبوانی کەسانی سەرووی 18 ساڵانن بەڵام بەم دواییانە لە ناو منداڵانیش زیادی کردووە. جۆری سێیەمیش لە ئافرەتانی دووگیانە کە پێشتر توشبووی شەکرە نەبوونە لە کاتی دووگیانبوون تووشی دەبن کاتێک ڕێژەی شەکر لە خوێن ئاستی ئاسایی تێپەڕاندووە بەڵام نەگەیشتووەتە ئاستی توشبوون بە دوو جۆرەکەی دیکە و مەترسی لەسەر ژیانی کۆرپەکەی دروست دەکات. هەروەها دوای منداڵبوون مەترسی دروستبوونی جۆری دووەمی شەکرە لەسەر دایکەکە و منداڵەکە دروست دەکات. بە پێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی سەربەنەتەوە یەکگرتووەکان 422 ملیۆن کەس لە جیهاندا توشبووی شەکرن. زۆری نەشیان لە وڵاتانی مامناوەندیان کەم دەرامەتدان. ساڵانە 1,500,000 کەس ڕاستەوخۆ بەهۆی ئەو نەخۆشیەوە دەمرن. لە 2014 لە 108.5 ئەو کەسانەی سەرووی 18 ساڵن تووشی شەکرە بوونە. لە ساڵی 2017 9 ملیۆن کەس تووشی جۆری یەکەمی شەکرە بوونە و دانیشتوانی وڵاتە پڕداهاتەکان بوونە. لە ساڵی 2019 ڕێژەی مردن بەهۆی ئەو نەخۆشیە گەیشتووەتە 1,500,000 کەس. لە 148 مردووەکانیش ژێر تەمەنی 70 ساڵی بوونە. هەروەها 406,000 مردن بەهۆی نەخۆشیەکانی گورچیلە هۆکاریان شەکرە بووە. لە 120 ئەو کەسانش کە بەهۆی نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان دەمرن بۆ نەخۆشی شەکرە دەگەڕێنرێتەوە. بۆ دەستکەوتنی زانیاری نوێ لەسەر نەخۆشیەکە لەسەر ئەو دەرمانانەی کە ئێستا بۆ چارەسەرەکانی توشبوانی نەخۆشی شەکرە هەیە و بۆ ئەو ئامارانەی کە ئێستا لە جیهاندا تا چەند زیادی کردووە هەمومانە لەگەڵ دکتۆر جرار حوسێن باز دەکەم کە پسپۆری هەنا و دڵ و نەخۆشی شەکرەیە لێرە میوانی ئێمەیە. دکتۆر بەخێراتی ڕۆژێکی باش بۆ تۆ. باینتان باش بەیانی بینەران و ویستەرانی KBS4 باش. زۆر سپاس. زۆر سپاس. دکتۆر نەخۆشی شەکرە چییە ئەگەر جارە پێناسەیەکی نەخۆشی شەکرە بکەین؟ نەخۆشی شەکرە بریتە لە بەرزبوونەوەی ڕێژەی شەکر لە خوێندا کە لە ئاستی پێوانەی زیاترە واتە بەیانیان لە خوڕێنی کەسەکە کە شەکری خۆی دەپێوێت لە 126 ملیگرام زیاترە یاخود دوو کاتژمێر پاش نان خواردن لە 200 ملیگرام زیاترە. ئەمە پێی دەوترێت نەخۆشی شەکرە. ئەمە بە بەردەوامی یا ئەگەر حاڵەتێک ڕۆژێک هەبوو دوو ڕۆژ ئاساییە؟ بۆ کەسێک کە نیشانەی شەکرەی هەبێت تەنها یەک جار ئەم پێوانێت تێپەڕ بکات ئەوە پێی دەوترێت شەکرە. بەڵام کەسەکە کە هیچ نیشانەی نەبێ نەخێر دەبێت لە دوو کاتی جیاواز
ئەم پێوانەیە تێپەڕ بدات ئەو کاتە پێی دەوترێت شەکرێت بە نیشانەکانی چۆنە نیشانەکانی چیەکە بزانین ئەو کەسە ئەو نیشانانی تیا بۆیە ئەو حاڵەتی هەیە نیشانەکانی نەخۆشی شەکرە بریتە لەوەی کەسەکە لەوانەیە زوو تینووی بێت زیاد لە پێویست ئەوەتە ئاو بخواتەوە یاخود کەسەکە زوو بچێتە توالێت میز بکات یاخود خواردن ئیشتیای خواردنی زۆر بێت کەسەکە لەوانەیە لە نەکاو کێشی لەشیدا ببەزێت یاخود هەندێک جارەیە کەسەکە هیچ نیشانێکی نییە دەچێت ڕێژەی شەکری خۆی دەپێەوە دەردەکەوێت کە شەکرەکەی بەرزە نیشانەی تریشی هەیە بۆ نمونە لاوازی و بێتاقەتی یاخود هەندێک جار نەخۆشی بە ماکەکانی نەخۆشی شەکرە دێتە لامان واتە چەند ساڵە یاخود چەند مانگە نەخۆشی شەکرە هەیە ئاگادار نییە کاتێک کە چاوی لاواز دەبێت یاخود پێیەکانی سڕ دەبێت پێیەکانی دێشێ تووشی پەکەوتنی گورچی دەبێت ئەم کاتە هەست پێ دەکەوە یاخود دەست نیشان دەکرێت کە شەکرەی هەیە باشە دکتۆر پشکنینی پێشوەختە هەیە بۆ شەکرە یاخود گرنگە هەموو کەسێک هۆشیاری هەبێت لەسەر ئەم پشکنینە ئەمە زۆر گرنگە بۆی پێشوەختە دەستنیشانی نەخۆشی شەکرە بکرێت بەگشتی هەر کەسێک کە بنەماڵەیە خۆت لە دایک و باوکو یاخود خوشک و براکانی نەخۆشی شەکران هەبێت یاخود کەسێک کە قەڵەو بێت یاخود کەسێک کە نەخۆشەکانی تری وەکو زەخت و نەخۆشی دڵی هەبێت یاخود کەسێک کە دووجیان بێت ئافرەتان ئەمە پێویستە کە هیچ نیشانەیەکیشی نەبێت پێشوەختە پشکنینی شەکرە بکات بۆی زووتر دەستنیشانی نەخۆشیەکەی بکرێت یاخود بەگشتی کەسێک کە تەمەنی لە سەر و 35 ساڵە باشترە ساڵانە یاخود لایانی کەم 2 ساڵ جارێک کە پشکنینی شەکرە بکات بۆی دەستنیشان بکرێت باشە گرنگترین هۆکار یاخود دەستنیشانکردنی شەکرە چییە بۆ ئەوی کە من پێشتر پشکنین بکەم لە بەرەوەی لەوانەیە بزانم شەکرەم هەبێ هۆکاری توشبوونەکەی چییە؟ نەخۆشی شەکرە بەگشتی دوو هۆکاری سەرەکی هەیە یەکەمان هۆکاری جێنەتیکەواتە بۆ ماوەیە بۆ مەبەست لەوەی کەسەکە خۆی هەڵگری جینەکەیە کە لە دایک دەبێت یاخود لە بنەماڵەکاندا دایک و باوکی خوشک و براکانی شەکریان هەیە ئەمانە پێیان دەگرێت هۆکاری جێنەتیکە هۆکاری ژینگەیمان هەیە وا دەکە کەسەکە خطوڕی زیاتر لەسەر بێت لەوەی کە تووشی شەکرە بێت بۆ نمونەکە کەسێکە قەڵەو بێت کێشی لەشی زیاد بێت یاخود ئەو کەسانەی کە وەرزش ناکەن یاخود ئەو کەسانەی کە بۆ نمونە خواردنی تەندروست ناخۆن یاخود جگەرەکێشان ئەوانەی کە مادە کحولیەکان دەخۆنەوە ئەمانە هۆکاری ژینگەین وا دەکات کە کەسەکە خطوڕی زیاتر لەسەر بێت بۆی کە تووشی شەکرە ببێت باشە کە باسی نەخۆشی شەکراکرێ و نەخۆشیێکی درێژخایەن ناوە برێت ئێستا چارەسەرەکان یاخود دەرمانەکان کە هەیە بۆ ئەم نەخۆشیە وەک پێویست دەتوانین بڵین چارەسەری بنبڕن یاخود کاتین تاوان بە خۆشحاڵیەوە شەکرە نەخۆشی شەکرە ڕۆژ بە ڕۆژ دەرمانی تازە یاخود دەتوانین بڵێن چارەسەری تازە دێتە ناو زانستی پزیشکیدا بە خۆشحاڵیەوە ئەم دەرمانانە زۆر کاریگەرن واتە کەسەکە کە دەرمانەکان بەڕێک و پێکی بخوا و لەگەڵیدا پارێز بکات چونکی بە تەنها دەرمان کە بەڕاستی کافی نییە تەواو نییە دەبێت کەسەکە پارێز بکات کەسەکە خواردنی تەندروست بێت وەرزش بکە ئەم کاتە دەتوانرێت بە دڵنیاییەوە نەخۆشیەکە کۆنتترۆل بکرێت نەخۆشی شەکرە چارەسەرێکی بنبڕی نییە تا ئێستا دەتوانرێت بە دەرمان و بە پارێزی کۆنتترۆل بکرێت بەوەی کە کەسەکە وابێت کە ماکەکانی پاشاتە خراپەکانی شەکرەی پاش چەند ساڵ یاخود زۆر درەنگ لێ بە دیار بکەوێت ئەماگە کەسەکە کۆنتترۆلی شەکرەکەی خۆی نەکە بە زوویی تووشی پاشاتە خراپەکان دەکرێت دەرمانەکان هەمانە بەڕاستی دەرزیە هەمانە حەبە و بۆ ئەوانەی کە زۆر گرنگە باسکەین شەکری جۆری یەکیان هەیە واتە کێشە لە کەمی ئینسۆلین هەیە لە لەشان ئێستا جیهازی تازە هاتووە هەرچەندە نرخەکەی گرانە بەڵام دەتوانرێت بە تەواوەتی کۆنتترۆل بکرێت چونکی شەکری جۆری یەک زیاتر لە منداڵاندا هەیە منداڵی 2 ساڵ و 3 ساڵ و 5 ساڵ تۆزە زەحمەتە لە سەریان تۆ هەموو ڕۆژێ دەرزی لێ بدەیت هەموو ڕۆژێ پشکنینی بۆ بکەی ئێستا جیهاز هەیە دادەنێت ئەم کاتە منداڵەکە بە دوور دەبێت لە پاشاتە خراپەکان بە دوور دەبێت لەوەی کە ینی هەموو ڕۆژێ پشکنین ناکە یاخود هەموو ڕۆژێ شەکرەکەی بڵند نابێت باشە دکتۆر نەخۆشی شەکرە جگە لە دەرمان بەکارهێنانی ئەو دەرمانانەی کە باست کرد ئەو جیازانەی باست کرد
گرنگترین شت چییە مرۆڤ بتوانێت لە ڕێگەی خۆیەوە لە چ ڕێگەیەکە کە بتوانێت بیگرێتە بەر بۆ کۆنتترۆلکردنی یان هیچ نا بۆ خۆپاراستنی گرنگترین کاریگەترین بەڕاستی ڕێگە ئەوەیە کە کەسەکە پارێز بکات لە چی لە خواردنی کاربوهیدرات بە تایبەتی شەکر یاخود هەر شتێک شەکری تێدا ئارد لە نانە لە سەمونە لە کێکە لە هەر شتێکە یاخود سێهەم خواردن برنجە بەڕاستی کە خواردنێکی زۆر ناتەندروستە پێویستە زۆر کەم بکرێتەوە ئەم سێشتە زۆر گرنگە بۆی کە کەسەکە دوور بێت لە توشبوون بە شەکرە یاخود ئەوانەی کە شەکران هەیە پێویستە ئەم پارێزی لەم سێ خواردنە بکات لەگەڵیدا وەرزش بکات بۆ ئەوەی زیاتر ئەم شەکرەیە بسووتێنێت ئەو کێشی لەشیدا بەزێنێت لە ڕاستیدا من دایمە نەخۆشەکان دەڵم ئەمە نیوەی چارەسەریەکەیە نیوەکەی تری دەرمانە باشە بۆ کەسێکی ئاسایی کە هیچ نیشانەیەکی نییە یاخود هیچ ئەگەرێکی توشبوونی نییە ئەمە هەر گرنگە کە خۆی بپارێزێت لە شەکرە بۆی توش نەبێت ئەم خواردنانە نەخوا بە دڵنیاییەوە کەسێک کە تەندروستیش بێ کە هیچ فاکتەرێک نەبێت کە بۆی خطوڕەی لەسەر بێت لە داهاتوو تووشی شەکرە بێت زۆر گرنگە ئەم پارێزیانە بکات چونکی دوور نییە پاش تەمەنی 45 ساڵی خطوڕەکە زۆر زیاتر دەبێت لەسەر توشبوونمان بە شەکرە بۆیە زۆر گرنگە ئەم پارێزبەندیانە یاخود ئەم خواردنی تەندروست بخوات وەرزش بکات بۆی دوور بکەوێتەوە لە توشبوون بە نەخۆشی شەکرە نابێت لە بیرکەین لە وڵاتێکی وەکو ئەمریکا زیاتر لە 113 هاوڵاتیەکانی تووشی شەکرە بوون یعنی هەندێک داتا 115 باز دەکات کە ئەمە زۆرە تۆ لە 100 کەس 13 کەس توش بوو بێ بە دڵنیایەوە لە وڵاتێکی وەکو ئێمەیان ئەو وڵاتانەی کە تازە پێشکەوتوو ناو دەبرێن ڕێژەکە زیاترە چونکی وەرزشکردن لە وڵاتانە کەمە خواردنی تەندروست کەمترە هاوڵاتیەکانی کەمتر ئاگان لە خۆی پێش دکتۆر لای ئێمە چۆنە لای لە هەرێمی کوردستان ڕێژەکە زیادی کردووە یاخود کەمی کردو ئامارێکی واتان لە بەردەستەکە بزانین ڕێژەکەی زیاترە لە ڕاستیدا ئێمە ئامارێکی دروستمان نییە لە بەگشتی لە عێراق و لە کوردستان ئەمە دایمەن سێری ئاماری ئەم وڵاتانە دەکەین کە ساڵانە دەیان لێکۆڵینەوە دەکەن مادەم لە وڵاتانە زیاتر نەخۆشی شەکرە زیاد بکات بە دڵنیایەوە لە وڵاتەکان ئێمە زیاتر دەکات بەپێی بینینی نەخۆشەکانە تۆ ئەوەندەی بزانیت لە چاو ساڵانی پێشووترە زیاترە یاخود کەمترە زیاترە چونکی ڕێژەی قەڵەویمان زیادی کردووە و هەروەها خواردنەکان زۆر گۆڕانکاری بەسەردا هاتووە خواردنی برنج زۆر زیادی کردووە ئارد سەمون نان ئەمانە زۆر زیادی کردووە وەکو ساڵەکانی پێشووتر نییە بۆیە ڕێژەی شەکرە بە دڵنیایەوەی کە ئێمە دەیبینی ڕۆژانە لە نەخۆشخانەکان لە کلینیک ڕوو لە زیادبوونە باشە دکتۆر ئێستا باسیەوەمان کرد کە بەهۆی جێنەتیکە و یاخود ژینگە ئەو خواردنانەی خۆین هۆکارێکی دیکە هەیە کە وا بکات کەسێک تووشی شەکرە بێت ئەویش سترێسی و خەمۆکی و بیرکردنەوەیە سترێس یاخود خەمۆکیانەوانەی کە کاری زۆر دەکەن یاخود ئەوانەی کە دەوامیان بە شەوانەیە واتە خەویان ناڕێکە ئەمانە هەمووی هۆکارم بۆ توشبوون بە شەکرە چونکی کاریگەری هەیە لەسەر کۆمەڵێک هۆرمۆن لە ناولەشی مرۆڤدا کەوا دەکات ئینسۆلین ئیشەکەی خۆی بە باشی نەکات واتە مقاومە دژی ئینسۆلین پەیدا دەبێت و لە بەرامبەردا ڕێژەی شەکرە زیاتر دەبێت بەڵێ سترێس کارکردنی زۆر واتە ڕۆژانە زیاتر لە ئەوەی پێویستێمە داین دەڵێن زیاتر لە 8 سعات کارکردن یاخود ئەوانەی کە دەوامی شەوانان هەیە خەوێکی باشیان نییە ئەم ئافرەتی دووگیان ئەمانە هۆکاری زۆر کاریگەرن بۆ توشبوون بە شەکرە یاخود ئەوانەی کە شەکران هەیە هۆکارن بۆی کە شەکرەکان کۆنتترۆل نەبێت باشە دکتۆر لە کام ڕەگە زیاترە فەرقی هەیە یاخود نا تا ئێستا زیاتر بەوەی کە ئافرەتی دووژیان بەڕاستی کۆمەڵێک گۆڕانکاری لە هۆرمۆنەکانی لە شیڕوو دەدات یاخود مقاومە دیژی ئینسۆلین پەیدا دەبێت وای کردووە کە کەمێک ڕێژەکە لە ئافرەتاندا هەیە بەڵام ئەمەش بەڕاستیدا لە وڵاتێک بە وڵاتێکی تر دەگۆڕێت بە داتایەکی دقیق نییە لێرە بزانین لە لای ئێمە کامیان زیاترە باشە نەخۆشی شەکرە کاتێکە چێتە دۆخێکی زۆر قورس یاخود لە پلەسەیە بەیان زیاتر کەسەکە چی بەسەریت ئەمە ترسیدارە
ئێمە دەبێت دایم بپرسین بۆ دەبێت لە شەکرە بترسین بۆ دەبێت کۆنتترۆلی بکەین چونکی کۆمەڵێک پاشهاتی خراپی هەیە لە گرنگترینیان کاریگەری هەیە لەسەر چاوەکان بینین زۆر لاواز دەکات کاریگەری هەیە لەسەر دڵ و تووشی نەخۆشی دڵ و پەککەوتنی دڵ و تەنانەت جەڵتەی دڵ دەکات کاریگەری هەیە لەسەر گورچیلەکان تووشی پەککەوتنی گورچیلە دەبێت و لە داهاتوودا کەسەکە لەوانێت تووشی غەسلی کلیەکانی بێت کاریگەری هەیە لەسەر دەمارەکان پێیەکان سڕ دەکات دەست و پێ سڕ دەبێت ماسوولکەکان لاواز دەکات دەتوانین بڵێن شەکرە کاریگەری لەسەر هەموو ئەندامەکانی لەشەیە بەڵام لە گرنگترینیان لەسەر چاو لەسەر دڵ و هەروەها لەسەر گورچیلەکان باشە دکتۆر زۆر جار ژنانی دووگیان تووشی نەخۆشی شەکرا بن ئایا ئەگوێزرێتەوە ڕاستەوخۆ بۆ کۆرپەکەی ناوسکی ڕاستەوخۆ ناگوازرێتەوە بۆ کۆرپەکە بەس کۆمەڵێک کاریگەری خراپی لەسەر کۆرپەکە هەیە بۆ ئێمە تۆزە زۆر بە گرنگیەوە لە نەخۆشی شەکرە دەڕوانی لەوان لە ئافرەتانی دووجان چونکی کۆرپەکەی لەوانەیە تووشی پێشوەختە لەدایک بوون بێت یاخود لەوانەیە تووشی پاش لەدایک بوون کۆرپەکە ڕێژەی شەکری بۆ چەند سەعاتێک بێتە خوار و ئاگادار نەبین یاخود هەندێک جار هەیە خوانەکە تووشی مردنی کۆرپە دەبێت لە ناوسکی دایکیدا ئەگەر ناڕاستەوە خۆ بڵێ بگوازرێتەوە نەخێ ڕاستەخۆ ناگوازرێتەوە بۆ کۆرپەکە باشە هیچ کات هەبووە ئەگەر منداڵێک تووشی شەکرە بوو بێت کۆنتترۆل کرابێ و تێپەڕان دەبێت یاخود تەنها کۆنتترۆل کراوە و تەشەنەی نەکردو یاخود زیایی نەکردووە ڕاستیدا زانستی پزیشکی تا ئێستا نەگەیشتوتە واستەی کە چارەسەری بنەبڕی نەخۆشی شەکرە بکات بەس تەنها کۆنتترۆل دەکرێت باشە لە هەرێمی کوردستان هاوڵاتیان تا چەند هۆشیارن بەرامبەرم نەخۆشیە لەبەرەوەی نەخۆشی شەکرە پشکنینەکەی ئاسانە یعنی تۆ لە پەنجەی خۆت یاخود پشکنینێکی زۆر زۆر ئاسانە تێچوویەکی زۆر کەمە سوپاس بەخواوەی کە ئێمە دەبینین هاوڵاتیان زۆر گرنگی پێدەدەن بە ئاسانی پشکنینەکە دەکەن زۆر جار هەیە نەخۆش دێتە لامان دەڵێ من پشکنینێکم کرد تووشی شەکرە بووم تا خۆی تەشخیصی نەخۆشیەکەی کردووە لە ڕاستیدا ینی بۆ ئێمە زۆر کار ئاسانیە ئەمە وەک دەست نیشانکردی بۆ منە نەخۆشیەکی زەحمەتی وەکو سەرەتان نییە یاخود وەکو دڵ نییە کە کۆمەڵێک پشکنینی دەوێت کۆمەڵێک بە دوواداچوونی دەوێت تەنانەت چەند ڕۆژێکی دەوێت تا دەست نیشانی دەکەی نەخۆشی شەکرە دەست نیشانکردنەکەی ئاسانترە بەراورد بە نەخۆشیەکانی تر ڕاستە بۆ هیوایان کە هەمووان پارێزراو بن و ئەوانش کە توش بوون بتوانن چارەسەری پێویست وەربگرن و کۆنتترۆلی بکەن دکتۆر زرار حوسێن سوپاس کە لەگەڵ ماوەم بووی سوپاس بۆ زانیاریەکانە سوپاس بۆ ئێوە هیوادارم هەموو ڕۆژێکتان هەروەک شەکر بێ و دوور بن لە شەکرە زۆر سوپاس. ئەمڕۆ یادی دامەزراندنی شاری شارانە شاری سلێمانیە بۆ بەرزڕاگررتنی ئەم یادە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە هاوکارم دالیا کەمالم لەگەڵ دەبێت دالیا سلااو لەبێ پێمان بڵێ ئەمڕۆ یادەکە چۆنەکرێتەوە چالاکیەکان چییە بۆم یادە پیرۆزە. سڵاو هاشە سەرچامەوێ لە پلانێکی گشتی وەزارەتی تەندروست وەزارەتی پەروەردە دەست پێ بکەم کە ئەم ساڵ بڕیار بوو کە گرنگی زیاتر بە یادە کولتوریەکان بدرێن هە لەم چوارچێوەیەدا دیارە یادی سلێمانی بە چەندین چالاکی کولتوری دەست پێ دەکات لەناو قوتابخانەکان زیاتر گرنگی پێدرا بە بڕیاری وەزارەتی پەروەردە هەر ئەمەش وای کردووە کە دەبینین ئەگەر وێنەکان بگوازێتەوە کاکردی بەشێکی زۆر لەو چالاکیانی کە ئەنجام مەدرێت کولتوریە و لەناو قوتابخانەکانە ئەنجام دەبووی بتواندری هۆشیاری زیاتر لەسەر بابەتی کولتوری بابەتی نیشتیمانی بەها قوتابیان بدرێ من بۆ زانیاری زیاتر وەزیری پەروەردە کاک ئالانم لەگەڵدایە و گفتوگۆی زیاتر لەگەڵ دەکەم کاک ئالان ئەم کاتت باش سەرتا پیرۆزبایی لە خۆتەکەم وەکو یەکێک لە خەڵکی شاری سلەیمانی هەست بە چیەکەی لەم ڕۆژەیە پاس ئەمڕۆ 238مین ساڵیادی دامەزراندنی شاری سلێمانیە سلێمانی شارێکە زادەی مێژوویە کە پێگەیەکی بۆ دروست کردووە شارێکە لە جوڵە و جوانی شارێکە کە ئەوەی لە توانای هەبوو بێ و پێویست بێ بۆ بەخشین بە نیشتیمان بە کوردستان سلێمانی ڕۆڵی هەبوو و پێشکەشی کردووە پیرۆزبایی 238مین ساڵیادی دامەزراندنی شاری سلێمانی لە هەموو ئازیزان و دۆستان لە سلێمانیەکەین و لێرەوە بە ئیرادەیەکی کوردستانی و نیشتیمانیانەوە بەڵێنیەوە دەین کە خزمەتکاری شار بین خزمەتەکانمان کردارەکانمان لە قسەکانمان زیاتر بێت.
کاکالان هەر لەم چوارچەوەی و پرسیارە و لێ بکەم تا چەندە گرنگی دەدرێت بۆی کردی پەروەردە بە تایبەتی لە سوی پارێزگای سلەیمانی گرنگی پێ بدرێت و ئەو کەم کورتیانەی لەو بۆشاییە هەیە لە کەرتی پەروەردە سلەیمانی زیاتر بکرێتەوە. وەکو حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیماندا بە هەموو شوێنەکان لەسەر بنەمای PVC و هەروەها لەسەر بنەمای دادپەروەری کارمان کردو بۆ هەموو شوێنەکان و بە تایبەتی سلێمانی خصوصیەتێکی خۆی هەیە کە جێگەی ئێتیمامی ئەمەیە بۆ حکومەی کە لێرە ناوەندەکانی خوێندن پێویستیان بە پشگیری زیاتر بێ پشگیریمان کردوون بەڵام چاوی حکومت بۆ هەموو کوردستان چاوێکی دادپەروەرانەیە لە زاخۆوە هەتاوەکو خانەقین کە ئێمە قوتابخانەمان لێ هەیە دەبێت بە یەک چاو سەیری بکەین بەڵام ئەمڕۆ مناسبەتی دامەزانی سلێمانی وەکو وەزیرێک لە ناوەندەکانی خوێندن وەکو سلێمانیەکیش خۆشحاڵم کامیادا لەگەڵ کوڕان و کچانی شار بەرز ڕاگرین. کاگالان لە ماوەکانی ڕابردوودا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئاماژت بەوەدا کەیەوە چەندین پرۆژەتان هەیە بۆ ئاوەدانکردنەوەی قوتابخانەکان و نۆژەنکردنەوە و کردنەوەی قوتابخانەکان لە سەرجەم پارێزەکانی هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانی بە نمونە وەرگرین چەند قوتابخانە نۆژەن کراتەوە یان چەند قوتابخانە لە پلانی ئەوەیە کە بکرێتەوەنە کە بینیمان لە ماوەکانی ڕابردوو چەندین کێشە هەبوو قوتابخانە هەبوو سێ دەوامی تیاکرا بۆ ئەوە چیتان کرد؟ بە شێوەیەکی گشتی لە هەموو کوردستان پارە تەرخان کراوە بۆ دروستکردنی ژووری نوێ بۆ تەواوکردنی قوتابخانە و هەروەها بۆ نۆژەنکردنەوەکانی سلێمانیشی شکل و پارێزگایانەی کە نزیکەی 5 ملیار دیناریان 4 ملیار و شتێک لەو بابەتە پارە بۆ تاواکردنی قوتابخانە تاوا نەکراوەکانی و زیاتر لە 900 میلیۆن دینار ببەخشە بۆ دروستکردنی ژووری نوێ بۆ نۆژەنکردنەوە بۆ بەرەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی تەرخان کراوە و بەڵێن ئێوەشە دەین لێرە ئێمە زیاتر بتوانین بەکردار خزمەتی ئەم شارە بکەین. کاکالان حەمەد سەعید وەزیری پەروەردە گەڵمانە بووی هاژامێ ئاماژە بۆ بەم کە دیارە ئەمڕۆ چەندین چالاکی کلتوری لە شاری سلێمانی ئەنجامەدرێ لە ماوەکانی ڕابردوودا بۆی قەیرانی دارایی و تاڕادێ و چالاکیانە ڕاوەستابوون بەڵام ئەم ساڵ زیاتر گرنگی بۆ چالاکیانە دەدرێت. بەڵێ دالیا سوپاس بۆ میوانەکەت بۆ ئەو ڕاستەوخۆیە پیرۆزە لە ئێوەش پیرۆزە لە هەموو شاری سلێمانی شاری شاران کە 238 ساڵ خۆڕاگری و مێژوێکی بەڕۆشنبیری و هونەر و کللتور لەم شارەدا بەردەوامە. بەرگە بابەتەکانی ئەم بەیانی 24 پێشکەشکردن بۆ هیوایان ڕۆژێکی خۆشتان هەبێت. سپاس.